ئەمڕۆ لە شاری سلێمانی تیرروپشکرا بۆ دابەشکردنی یەکەی نیشتەجێبوون بەسەر هونەرمەندانی میلیدا. من ئەمێ سوێز لای کاک جەزای ساس سەرروکی کۆمەڵی میلی کاک دەسڵاوە لێبێ ئەو هونەرمەندانەی کە یەکەی نیشتەجێبوونیان بۆ دەرچوو چێ بوون لەسەر چ ئەساسی دیاریکرا. سوپاس دەکەم پێشتریش هەر لێدوانم بۆ تۆ هەیە بۆ ئەم کەناڵەوتم هونەرمەندانی میلیە بن بە خاوەنی خەونی چەندی ساڵیان کە یەکەی نیشتەجێبوونە بەرەوە 400 یەکەی نیشتەجێبوون ئەمڕۆ فۆرمەکانی ڕادستی ئەو هونەرمەندە خۆشەویستانەکرا کە داوای یەکەی نیشتەجێبوونیان کردووە. واتە بە تیرروپشک نەبوو هەمووی سوودمەند بوو ئەوەی کە فۆرمی پڕکردوێتەوە داوای کردووە ئەمە پرۆسەیەکە خەڵکە بێ خۆی داوا بکە ئەوەی کە داوای کردووە داواکەی ڕەت نەکراوەتەوە. کاک جەزاباسی ئەوم بۆ بکەی ئەمە پێشەشی چۆنە ماگانەکەی چۆنە بە پێشێکێکی زۆر کەمە کە پێم وایە ڕەنگە 4000 دلار بێت لەوانە کەمتریش بێت و ماگانەیەکی زۆر کەم درێژخایەت. چەند مەترە؟ 2 تایپە 120 مەتر لەگە 140 مەتر 400 یەکەی نیشتەجێبوونە و بە شێوازێکی زۆر جوان و ئەوە دیزاینەکەی لەسەر داتاشۆکەی بینن و لە ئاست و شیاوی هونەرمەندانە. لە چ ناوچەیەکە؟ ناوی ناوچەکە پێوترێ شێگۆی ساوە بە تەنیشتی کۆمپانیای نەوزادەوەیە 15 دوونمنیوە نزیکی بنکەی پۆلیسی برای محمد کەی تەواو ئەبێ. چەند ڕۆژەکە دەست کراوە بەکارکردن تایە ئەوەی کە بزانرێ ئەو پرۆژانە لەوان لە کراون کۆمپانیەکە پرسم داشت بزانێ پێم وابێ لە 2 ساڵە ئەبێ ڕادەستکرێت. هونەرمەندانی کە لە ژیانە نەماون ئەوانە چی؟ هەموو ئەوانە ئێمە وامان کردۆ سوودمەند بن کۆمپانیەکە داشکانی زۆر زیاتری بۆ ئەوان کردووە هەم لە پێشەچی کە نیوەی ئەوان نابێت و هەم لە مانگانش. دۆسپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەمڕۆ 400 هونەرمەندی میلی لە شاری سلێمانی سوودمەند بوون لە دابەشکردنی یەکەی نیشتەجێبوون بە سەریاندا بە نرخێکی داشکێنرا و بۆی کە توانای پێدانی پێشەشی و مانگانەی یەکەکانیان هەبێت.